ڕشتەی مرواری نووسین و ئامادەکردنی عەلادین سەجادی ئەم بەرهەمە لەلایەن دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کوردستانەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. بەرگی یەکەم. قسەی نەستاق. بە مەلا قادری بیارانەوت مەلای گەورە و بە کتێبخانەکەشیانەوت کتێبخانەی مەلای گەورە. ئەم قسەیە لە ناو خەڵکا بڵاو بووبووەوە. ڕۆژێک دوو کورد بە تامەزرۆی یەچن مەلای گەورە ببینن، بزان نەمە بەندازەی چەند کەس دەبێەوە هەموو کەس پێیەڵێ مەلای گەورە. بەم نیازە چوونە بیارە و چوونە ناو خانەقاوە. کە چون هەر چاوە چاویان بوو بۆ ئەوە زەلامێکیان بە ئەندازەی فیلێک بەرچاو بکەوێ، هەر بەرچاویان ناکەوت. لەگەڵەوەشە مەلا قادر دووسێ جار بە بەرچاویانە تێپەڕی بوو، بەڵام هیچی لە خەڵکی تر زیاتر نەبوو. گوێیان نەدابوویە و نەیان ناسی بوو. لە ئاخرا پرسن: ئەرێ برا، مەلای گەورە کامەسا؟ ئینجا یەکێک مەلای گەورەیان پیشانەدا کە ئەسن و سەیریەکەن، واقیان وڕەمێنێ. ئەڵێن: ئەرێ کوچکت لێنەوارێ، خۆ ئەمە هەر وەکو ئێمە واسا، ئەی بۆچی ئەژن مەلای گەورە مەلای گەورە؟ لە پاشا ئەڵێن: دەبا بچین کتێبخانەکەی ببینین، بزانین ئەو چۆنە. ئەسن و کتێبخانەیەکی زۆر گەورەیان بەرچاوەکەوێ و کتێبێکی ێجگار زۆری تێدا بێ. هەروە سەیریەکەن. ئینجا یەکێکیان ڕووە کاتە ئەوی کەیان وەڵێ: لفتە، ئەزانیم کتێوانە گشتی ئێژن چی؟ ئەوی ژەڵێ: ئێژن چی؟ گشتی ئێژن خاس بکە و خراو مەکە، دەبێ وەڕێوە، بێ وەڕێوەی تر. شەوێک لە نیوە شەوە کابراک بە کۆڵانێک کاڕواتەوە بۆ ماڵی خۆی. تەماشاکە زەلامێک دیواری ماڵێک ئەکەنێتەوە. کابرا پرسێ: کوڕە کابرای کووردە، ئەوە چیەکەی؟ ئەوی ژەڵێ: دەهۆڵ لێدەم. ئەڵێ: ئەی بۆز دەنگی نایە؟ ئەوی ژەڵێ: بەیانی گوێت لە دەنگیە بێ.